سلااوتان لێبێ و هەموو کاتان باش ئەزیزەکانی من سرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستە بین بۆ باسکردنی زنجیرە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆی سەلاح الدین تاوەکو بزانین کۆلێژەکانی چین بەشەکانی کۆلێژەکان زانکۆلاین و پارالێل و ئێوارانیان چەند بووە ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی زانیاری تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین ئەو زانیاریانە سوودتان پێ بگەێنێ و پڕکردنەوەیەکی ورد و دەقیقتان هەبێت. لەم ڤیدیۆدا باسی کۆلێژی زانستە ئیسلامیەکانەکەین کە ساڵانی پێشوو بە فۆرمی ڕاستەوخۆ پێشکەشەکرا بەڵام ئێستا گۆڕاوە و بووە بە زانکۆلاین واتە ئەتوانیت لە ڕێگەی زانکۆلاینەوە ڕاستەوخۆ پێشکەش بکەیت وا پێویست ناکات با بڵێن ئەو ئیمتیحانی کاتی خۆی بۆ ڕاستەوخۆ ئەکرا بیکەیت. خوێندنی ئیسلامی یەکەم بەشە لەو کۆلێژە و لەقەکەی زانستی وێژەیە زانکۆلاینی پارێزگای 58 وەرگرتووە گشتێکەی 62.59 پارالێلی پارێزگا 55.6 و گشتێکەی 58.199 پەروەردەی ئاینی زانستی وێژەی وەرەگرێت زانکۆلاینی پارێزگا 57.889 و گشتێکەی 62.8 پارالێلی پارێزگا 57.115 و گشتێکەی 59.63 کۆتا بەشمان لە زانستە ئیسلامیەکان بریتیە لە کۆلێژی شەریعە کە لەقەکانی زانستی و وێژەی وەرەگرێت 57.492 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 63.7 پارالێلی پارێزگا 56.303 و گشتێکەی 62.6 خۆشەویستان خاڵەکەی لێرامێ ڕوونی بکەمەوە ئایا چۆن ئەم قوتابیانە بە پەنجاکانەوە چوونەتە کۆلێژەوە لە کاتێکە ئێمە ئەزانین زانکۆلاینی کۆلێژ نابێت لە 65 کەمتر بێ ئەمانە دوای حسابکردنی کردیت کۆنمرەیان بەو شێوازە دابەزیوە بۆیە توانیویانە یان ئەتوانن تەقدیمی ئەو شوێنانە بکەن بە زانکۆلاین و لە حاڵەتی پارالێلیشە ئەبێت لە 6 کەمترن نەبێ بۆ کۆلێژ ئەو کاتە تۆ ئەتوانیت بە پارالێل پڕ بکەیتەوە واتە پێش حسابکردنی کردێت ئەبێت تۆ 6 هەبێ بۆ پارالێل و 65 شت هەبێ بۆ زانکۆلاین ئەگەداری ئەو خاڵە بن زۆرجە ئەو شێشانەمان تووشە بێ ئەڵەن بۆ کەسە بەو کۆنمرێ وەرگیراوە منیش ئەوەندەم هەیە وەرنەگیراوم ئەو پێشتر 6 یا 65 هەبوو تا بتوانێت لەو خاڵە وەربگیرێت بە هیوای ئەوەی باسمان کرد سودیگەیان دەبێت ئێوەش لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن هیوامان سەرکەوتنتانە.